یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان باس لە کۆچەکەین لە ساڵی 2022 ژمارەی ئەو کەسانی کە کۆچیان کردووە لە هەرێمی کوردستان بە تایبەت وە لە سلێمانی بە تایبەتر بۆ کێ کۆچیان کردووە، هۆکارەکانی کۆچکردن چین، بۆ خەڵک هەرێمی کوردستان جێ ئەهێڵێ. گفتوگوێن بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز سابیر عەبدوڵڵا کەریم کە بەڕێزیان بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤن لە سلێمانی. کاک سابیر سڵاو لێ بە بەیانی دوش. بەیانی باش بەخێر بێی سەرچاو. کاک سابیر ئەگەر پێمان بڵێ ئامارەکانی کۆچکردن لە 2022 چۆن بوو؟ بەڵێ زۆر سپاس بەیانی تەمەش بەیانی بینەرانی کوردستان نیوز باش. وەڵاهی لە ساڵی 2022 ینی ڕێژەی کۆچ ئەگەر بەراورد دەکەین بە یەک دو ساڵی پێشوو با بڵێن 2019-2020 ڕێژەکە کەمترە، خۆشبەختانە کەمترە، یعنی بەڵام هێشتا هەر ینی زۆرە بۆ چوونی ئەمە. ئەو ئامارانە تەمان ئێمە بەسپاسەوە لە ڕێکخراوی لووتکە بۆ کاروباری پەنابەران و کۆچبەران تقریبان ئێمە کۆنتاکتێکمان هەیە، ینی وەرگیراوە و خۆشمان وەکو متابعات و وەکو با بڵێن بە دواچین و خۆمان تا ڕادەیەک توانیمانە بزانین ینی ڕێژەکان چۆنە، مەسەلەن لە چه ئاستێکەیە. ئەتوانم بڵێم ینی وەکو ژمارە ئەگەر باسی بکەین لە ساڵی 2022 کۆی گشتی با بڵێن کۆچبەران 20816 تۆمار کراوە. لەم ڕێژەیە 90 کەس بەداخەوە مردوون، ینی کۆچیان کردووە بەهۆی با بڵێن ئەو هەلو مەرج و بارودۆخەی با بڵێن کۆچکردن کە هێنا، و لەم ڕێژەیەش 5 کەس بێسەر و شوێنن تا ئێستا، 5 کەس بێسەر و شوێنن. ئەوانی کە تەمان کە کۆچیان کردووە تەمان ئەوانە تەرمەکان دۆزراوەتەوە، ئەوانەوە بەپێی پشکنینی DNA و ئەو ڕێکارانەی تر ینی ڕادەستی کەسکاریان کراوەتەوە، ینی کۆی گشتی قوربانیان 24 ینی کۆچبەر بووە لەم ڕێژەیە. نزیکی 20,000 کۆچیان کردووە. بۆ کوێ کۆچیان کردەوە؟ وڵاتانی کە هەڵیان بژاردووە کوێ لە ئامارەکەدا نییە؟ وەڵاهی باسی وشکراوە، بڵێ ینی من لە باڕێم ئەو وڵاتانی کە بە زۆری کۆچبەری ئێمە و کۆچبەری کورد لە هەرێمی کوردستان و عێراقیش و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش کە ڕووی تێکەن بە زۆری دەوڵەتانی ئەوروپایە، ینی ئەوروپای خۆرئاوا، دەوڵەتانی ئەوروپای خۆرئاوا زیاتر ئەوەی کە دەرفەتی کارکردن و دەرفەتی هەڵبژاردننی ژیانی باشتر و بەختەوەرتر مەسەلەن لە وڵاتەکانی خۆمان کە وەکو ئاراستەیەک ڕووی تێ بکەن دەوڵەتانی ئەوروپایە، ینی بە شێوەیەشی گشتی. اینجا ئەو ڕێگایانش کە وەکو دەوڵەتانی ترانزیت با بڵێن کە بەکارهێنرێ بۆ گرتنەبەری ئەم گەشتی کۆچکردنە، زیاتر دەوڵەتانی دەرودراوسی خۆمان وەکو تورکیا، اینجا دوای تورکیا مەسەلەن یۆنان، ڕۆمانیا، بولغاریا، ئەوەی کە بینیشمان لە نزیک سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵندا کە چمەینەتیەک و چ دەردەسەریەک بەسەر ینی کۆچبەرانی کورد و غێرە کورد و یان نەتەوەکانی تریش هات، یعنی لەو ڕێگایە کە تەمەعەن بۆ خۆتان زانن ینی ڕێگایشی سەخت و دژوار و ناخۆش، سارد و سەرمایەشی زۆر، مەینەتی و دەردەسەرێکی زۆر، کەمی خۆراک، کەمی پێداویستی، ئەو شتانی کە پێویستە مرۆڤ ینی بۆ خۆی بەکاری بێنێ لەوێ دەست ناکەوێ، ینی ئەم کێشانە هەمووی ڕوبەڕووی ئەو خەڵکە بۆ فیسەبیلی ئەوەی بگاتە ئەو ژیانە باشترەی بەختەوەری خیاڵی خۆیان، لە خیاڵی خۆیان، لە خیاڵدانی خۆیان. کاک سابیر و کەسانی کۆچیان کردووە زیاتر گەنجن یان بەتەمەنن یان ئەگەرەوەمان پێ بڵێ؟ وەڵایی ڕێژێکی زۆریان تەمان گەنجن، گەنجانی سەڵتن باش نییە، ئەوەی خێزانە پێک نێناوە، ئەوانەی کە هەمیشە گلەی لەوە ئەکەن کە لە وڵاتی خۆمانە دەرفەتی کارکردن کەمە، دەرفەتی ژیانی باش کەمە، پێداویستی و خزمە گوزاری کەمە، ینی ئەم جۆرە پاڵنەرانە، ئەم جۆرە ینی قسانە دەکرێت کە هۆکارێکە مەسەلەن بۆ نمونە ئێم باسی هۆکارەکانی ژەکەین، ینی کە پاڵنەرە زیاتر بۆ هۆکارە ڕاستەوخۆکان و ناڕاستەوخۆکان بۆ بابەتی کۆچکردنی و خێزانیشی ئەتیایە لە ڕێژێکی زۆریش بەڵە ڕێژەیەکی زۆریش بە خەو خێزانەوە باسەنان ڕێگەی کۆچیان هەڵگرتووە، ئەوەی کە بە شێوەی
نارەسمی و با بڵێن ئەوەی کە یعنی کۆچەکە فەرمینیە با بڵێن بە شێوەیەکی گشتی بۆ ئەوە نییە کە تۆ لە فرۆکەخانەیەکەوە وەکو فرۆکخانەی سلێمانی هەولێریانی سواری فرۆکەیەک بی و مەسەرەن لەگەڵ خێزانتە کۆچ بکەی ئەمە بە پاسپۆرت و باینە ڕسمی بەڵام ئەم ڕێگایە بۆ خۆتە زان ڕێگایشی هاتوون هاتو ڕێگەی قاچاغ ینی زیاتر ئەوەی کە زیاتر ئەم جۆرە حاڵەتە با بڵێن ینی ناخۆش و ئەم ترازیدیانەی کە دیارڕوەدا ڕێگەی نافەرمیە ڕێگەی قاچاغ زیاتر باشە هۆکارە ڕاستەوخۆکان چی؟ هۆکارە ڕاستەوخۆکان بە شێوەیەکی گشتی توانین لە چەند خاڵێکی مەسەلەن ینی کورتا کورتیا بکەینەوە باسی ئەوە بکەین بڵێن ئێمە توانین بڵێن لە ژمارەیەکە لە خاڵ یەکەمە هۆکارە ئابوووریەکان ینی دابنین بۆ ئۆکو پاڵنەر بۆ کۆچکردنی گەنجان و غیرە گەنجانیش با بڵێنەوە خێزانەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو ئاسی تەمەنەکانی تایە ئەتوانین بڵێم ینی هۆکاری ئابووری یەکێک لە پاڵنەرە سەرچیەکانە کە هەمیشە بە ینی مرۆڤ وا ئەڕوانێتە ینی ژیانی خۆی و ئایندەی خۆی کە ئەوێ دۆخی بژێوی دۆخی ئابووری لە دۆخێکەوە لە حاڵەتێکەوە بگۆڕێ بە حاڵەتێکی باشتر ئەنجا ئەمە تاوان باگراوندی ئەم هۆکارە ئابووری ئەوەیە کە زیاتر ینی خەڵکەکە سەیر دەکات لە وڵاتی خۆمان بۆ نمونەڵێ دەرفەتی کارکردنم کەمە دەرفەتی گەشەکردنی بواری بژێوی من سنووردارە ناتوانم لەو قاڵبە دەربشم بەڵام ئەگەر بچمە ئەوێ مەسەن ئەوەشی کە لە ڕێگەی میدیا و کەناڵەکان و مەسەرەن سەعاسی دنیا ینی فەزایەکی تر ئەبینێ ئەڵێ ئەم ژیانی ئێرە بۆ من ینی ژیانێکی کولەمەرگیە و هیچ نییە سەری ئەو ژیانەکە کە ئایبینێت ینی جا لەبەرەوە ینی پەناباتە بەر هەڵبژاردننی بژاردەی کۆچ زیاتر بە هۆکارە ئابوووریەکە باشە کاک سابیر ئەنی بە دەرفەت ێزانین بەڕێستان بەڕێبەری نووسنگی مافی مرۆڤن لە سلێمانی لەم ساڵدا ڕەوشی مافەکانی مرۆڤ چۆن بوو؟ بەڵێ وڵی ڕەوشی مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ئەنی بۆ خۆزانی لە هەموو وڵاتێکە تەبعاان پێشرکاری هەیە لە وڵاتێک با بڵێن بەپێی پێوەرەکان بەپێ پرەنسیپەکان کار ناکرێت ئەوەی کاینە بەڵام خۆشبەختانە یعنی توانین بڵێن لە هەرێمی کوردستان با بڵێن ڕەوشی مافی مرۆڤ بە بەراورد لەگەڵ ڕابردوو وردە هەنگاوانێ بەرەو گەشەکردن بەرەو وشاربوونەوەی کۆمەلگا بەرامبەر بە مافەکانی و چین و توێژەکان زیاتر ئاشنابن بە مافەکانی خۆیان و ئێمەش وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بە هاوکاری دام و دەستگا ینی فەرمیەکان و پەیوەندیدارەکان هەوڵە دەین ینی بەرەبەرە ینی کۆمەلگا ئاشنا بکەین بە مافەکانیەوەی کە لە چوارچەوەی جارنامەی ژیانی مافەکانی مرۆڤ هاتووە و کۆی ئەو پرەنسیپ و ئەو پەیمان نامە و ئەو ڕێکەوتن نامانە و لە وایحانەی نێودەوڵەتیانی کە هەیە زیاتر هەوڵ بین یعنی چۆنەڵی تەرجمەی بکەین بۆ ناو کۆمەلگای خۆمان و لە ڕێگای کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و با بڵێن بەرنامەی تری وشیاری کە ئێمە گەر بەپێی توانەوە ئیمکانیاتی با بڵێن ئەو دامەزرا و نیشتیمانیاوە کە دەستی سەربەخۆی مافی مرۆڤە ئەگەر بوار هەبێت لەم ساڵە ئەگەر کارەکانمان زیاتر ڕنگ بداتەوە زیاتر گەشە بکات ئەویش بە پاڵپشتی دارایی و ینی بە هەوڵدان و بە ئیمکانیاتی توانای مرۆیی خۆمان هەوڵە دەین زیاتر ڕۆژی مافی مرۆڤ بەرەو پێشەوە بەرین بەڵام لە چ ڕێگەیەکەوە کاکسابێت وەرکشۆپ و ڕاهێنان یان بڵاوکردنەوەی زانیاری بە چ ڕێگەی بڵاوکردنەوەی زانیاری و سوود وەرگرتن لەو یاسایانەی کە با بڵێم پەیوەستن یاخۆ پەیوەندیدارن بە بواری مافی مرۆڤ و پرۆژی وشیاری زیاتر وشارکردنەوە ئەوە یەکێکە لە کارە سەرنجەکانی ئێمە و زیادکردنی سەردان و بە دواچوونەکانمان بۆ دامەزگای پەیوەندیدار وەکو دادگاکان وەکو فەرماگەی داواکاری گشتی لە سلێمانی وەکو چاکسازیەکان بۆ نمونە ئەو دام و دەستگایانی تر کە پەیوەندیدارن بە ئیشی ئەمەوە بە شێوەیەکی گشتی لەبەرەوە
هەست بکرێت کە ئەو بۆ دوچون و متابعات و با بڵێن چاودێریانەی ئێمە ینی پێویستە بۆ خزمەتکردنی تاک بەتاکی کۆمەلگای خۆمان و هەموو ئەنجینی توێژەکان لە واسەکانە بەبێ جیاوازی لە چوارچێوەی پرەنسیپەکانە. باشە حاڵەتی نەخوازرا و هەبوو ئەوەی کە زۆر بەلای ئێوە جێی سەرنج بێ زۆر کاری لەسەر بکەن بێتە مای نیگەرانی ئێوە لە 2022 بەڵێ هەبووە ینی ئەندێ حاڵەتی وەکو پێشرکاری هەبوو بەرامبەر بە مافی ئافرەت بەرامبەر مافی کچ ینی زیاتر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەوەی کە پێویتری تاوانی ئەلکترۆنی ینی ئەو جۆرە ینی حاڵەتانە بە کۆمەلگەی ئێمە ینی تقریبان ئەتوانم بڵێم تازەیە نوێ ینی ئەمەش ڕوو ئەدات ینی بە شێوەیەکی گشتی جۆرێک لە جێشەڵکردن و جۆرێک لە پێشرکاری مەسەرەن مافی ئەو ینی کچیە ئافرەت لە ڕێگەی سوۆشال میدیا ئەوانەوە ڕوو ئەدات. اینجا ئێمە تەمان کارکردن لەسەر ئەو دۆسیانە تۆزێک هەستیارە زیاتر ئێمە جۆرێکی ینی بە جۆرێک لە بازنێشی دیاریکراوە لە قاڵبێشی نهێنیە ئێمە ینی شۆکشۆنەڵی کار لەسەر ئەو دۆسیانەکەین لەبەر بابەتی ناوبانگ و نەزراندنی ناوی کەسێک مەسەرەنەوە تەنانەت ڕێگەمە خۆمان نایەوە لەسەر وەرەخێکیش دوو دەربنووسین سەبارەت بەو کەیسە ئیلا زیاتر بە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی و سەردانی ڕاستەوخۆ بۆ شوێنی پەیوەندیدار بە تایبەتی بۆ بەشی پەیوەندیدار لە ئاسایشی سلێمانی زیاتر ئەو کەیسانە هەوڵدراوە با بڵێن کاری لەسەر بکرێت و کەسی تۆمەتبار یاخۆ ئەوەی کە جێشەڵی بە کچە کردووە بە ئافرەتی کردوانی بدۆزرێتەوە و ینی لە شوێنی خۆیان ڕابۆسێنرێ و ینی کاری لەگەڵ کرێت بۆی کە واز لەو کاری بێن. کاک سابیر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوونت بەڕێ سابیر عەبدوڵڵا کەریم بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش بێت سپاس دەکەین.